سەبارەت بە پێکەوەژیان یاشتیانە لە نێوان پێکاتەکان بەڕێز ئەمیر عوسمان بەڕێوەبەری پێکەوەژیان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کاک ئەمیر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا بەخێر بێن. کاک ئەمیر بەخێر بێ زۆر سوپاس. کاک ئەمیر پێکەوەژیان تایبەتمەندیەکی گرنگی هەیە لای حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لای وەزارەتی ئەوقاف کە مەلەفە وەکو خۆتان وەکو وەزارەتی ئەوقاف سەرپەرشتی دەکەم. جگە لە هەرێمی کوردستان لە سەراستی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەنی چ تایبەتمەندیەکی بە هەرێمی کوردستانی بەخشیوە پێکەوەژیان؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، شەوتان باش، زۆر زۆر سپاس بۆ ئەو میوانداریە. هەڵبەتە چەمچی پێکەوەژیان هەم لە ناو محفەلی دەرەوە هەم لە ناو محفەلی ناوخۆ بە سیمبۆل بە ناسنامەی کوردستان ناسراوە. هەر کاتێک لە هەرچووی دنیا باسی هەرێمی کوردستان باسی ئەو جوگرافیایە بکرێ، یەکەم بابەت کە دێتە پێشان بابەتی پێکەوەژیانە. چەمچی پێکەوەژیان بابەتی پێکەوەژیان ئێمە لە ڕووی پراکتیکیەوە لەسەر هەموو ڕەهەندەکان کارمان کردووە. هەڵبەتە ئێمە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێ سەرۆکی حکوومەت یەکەم بابەت کە بایەخی پێداوە، جەختی لەسەر کردوتەوە، گرنگی پێداوە بابەتی پێکەوەژیانی ئازادی ئاینی نێوان پێکاتەکان بۆ لە هەرێمی کوردستان. زۆر باشە کاک ئەمیر، لە کۆنفرانسە جیهانیەکان چۆن باسی بابەتی پێکەوەژیانە کرێ کۆنفرانسە نێودەوڵەتیەکان لە هەرێمی کوردستان؟ ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیانی کە لەسەر ئاستی جیهان ساڵانە دەبەسترێ بەڕاستی ئێمە حیساب بۆ کراوین. هەڵبەتە من دەمێ بگەڕێمە بۆ ئەو باگراوندەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینین و ڕێزدار سەرۆکی حکوومەت کە لە کارنامەکەی پێکەوەژیانی هەرێمی کوردستانی وەکو مەڵبەندی پێکەوەژیانی ئاین و ئاینزاکان ناوزەت کرد و لە هەمان کاتیشدا جەختی لەوە کردەوە کە پێکەوەژیان دەبێتە ناسنامە و ئەو بۆ هۆی کە پێکەوەژیان لە هەرێمی کوردستان بچێتە سەر نەخشەی وڵاتانی جیهان. بۆیە ئێمە حیساب بۆ کراوین ساڵانە لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان داوەتی فەرمی دەکرێن. بۆیە ئێمە حیساب بۆ کراوین لە ئەو ناوەندە جیهانیانە کە ساڵانە بانکێش دەکرێن. ئەو وەفدانی کە دەڕۆن خودی جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز پاپای فاتیکان کاتی خۆی ئیستقبالی کرد و جەنابی وەزیر ساڵانە ئەو شاندانی کە ئێمە دەچینە ئەو مەحافلە نێودەوڵەتیانە سەبارەت بە مەسەلەی ئازادی ئاینی، سەبارەت بە مەسەلەی پێکەوەژیان باخێکی زۆر گرنگ، فۆکسێکی زۆر گرنگ و گرنگی ئێمە لەوەدایە کە بەڕاستی لە ڕووی ممارەسەکردنی ئاین و ئاینزاکان توانیمانە پێکەوەژیان ئیستثمار بکەن، چونکە پێکەوەژیان لە خوای گەورەوە وەکو مێژوو وەکو جوگرافیا ئێمە مانانیش لەسەرمانە کە پێکەوەژیان ئیستثمار بکەین. ئەو پێکەوەژانی لە هەرێمی کوردستان هەیە، مبالغەی تێدا نیە بەپێی ئەو تەقیمە نێودەوڵەتیانەی بەپێی ئەو مەعایری نێودەوڵەتیانە. ئەو استثمارکردنەی پێکەوەژیان لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکو خۆت باست کرد کە بەردەوام ئێوە وەکو وەزارەتی ئەوقاف ینی کە تەمسیلی پێکەوەژیان دەکەن لە هەرێمی کوردستان لە مەحفەلە نێودەوڵەتیەکان داوەت دەکرێن، بانکهێش دەکرێن، باسی ئەم تابلۆ جوانەی پێکەوەژیان دەکەن لە نێو مەحفەلە نێودەوڵەتیەکان. ئەمە بوویتە هۆکاری هێز بۆ هەرێمی کوردستان یان لاوازی؟ نا بە پێچەوانەوە ئەمە هۆکاری هێزە، لەبەرەوە گەر پێکەوەژیان نەبی لە هەرێمی کوردستان ئیستقراری ئەمنیمان نابێ، لەبەرەوەی گە پێکەوەژیان نەبی لە هەرێمی کوردستان ئیستقراری ئابووریمان نابێ. خۆتان دەزانن ئێستا پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی و هەتا لە ڕووی سیاسی زۆر زۆر بەهێزە لە ناوچەکە. ئەگەر بە بەراورد لە نێوان وڵاتانی دەوروبەرمان ئێمە زۆر جارباسی ئەوەمان کردووە بابەتی پێکەوەژیان چەمچی پێکەوەژیان لە ڕووی پراکتیکی هەڕەشە نییە، بەڵکو بە پێچەوانەوە ئێمە دەبینە هەوێنی دەبینە هەوێنی ڕاکێشانی کەلتوری ئاینەکان، ڕاکێشانی پەیوەندە کۆمەڵاتەکانمان، ڕاکێشانی نێوان ئاین و ئاینزاکانمان. کەواتە مەبەستم لەوەیە کە ئێمە لە کوردستان بوونەتە فاکتەری هێز. پێکەوەژیان فاکتەری هێزە لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی. هەرچەندە من لە بەعدە سیاسەکە باسی هەندێک بابەت ناکەم، بەڵام بەڕاستیتان پێ بڵێم ئەمە شتێک نییە کە مبالغەی تێدا بکەم. هەرێمی کوردستان ئێستا لە تۆپە لەسەر بابەتی پێکەوەژیان، هەم لە مەحافلی دەروە هەم لە ناوخۆی کوردستان. کەواتە توانین بڵێن کار بۆ پێشخستنی بەهاکان و تایبەتمەندیەکانی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان کراوە؟ بەڵێ بە تەکید ئێمە لایەزال بە بەردەوامی هەم لە ناو خودی وەزارەتی ئەوقاف لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ یەکێتی زانایان، لەگەڵ هەموو ئاین و ئاینزاکان، لەگەڵ هەموو مەرجعیاتەکان ئێمە بەهاکان و سروتە ئاینەکانمان پاراستووە. زۆر جار ئەگەر ملاحەزەی ئەوەتان کردبی ئێمە وەزارەتی ئەوقاف وەکو سەفارەتی خوددا ئەگەر جائز بێ ئەو قسە بکەم لەگەڵ هەموو ئاین و ئاینزاکان، لەگەڵ هەموو مەرجعیاتە دینەکان
دەست و پەنجەمان نەرم کردووە خوانە خوازە لە هەر حاڵەتێک لە هەر بارودۆخێک لە هەر دەنگێکی نەشاس دەگەڕێنەوە بۆ ناو وەزارەتی ئێمە خودی بەڕێز جەنابی وەزیر لیجانی تەشکیل کردووە بە هیچ شێوەیەک بە هیچ کلوجێک خوانە خواستە بەقەد نوتی دەرزی تأثیر لە ینی هەڕەشە نییە یاخۆت مەترسینە لەسەر هیچ یەکێ لە تاگەکاری ناو پێکاتەکان لە هەرێمی کوردستان بۆیە پێکەوەژیان هەمیشە ئەو تەنەوعی کە باسمان کردووە ئەو مۆزایەکی کە باسمان کردووە شانازیە بۆ هەموو تاگەکانی کۆمەلگا ئەمە پەرەدانە بە لایەنی کۆمەڵایەتی پەرەپێدانە بەلایەنی ئاشتی کۆمەڵایەتی پەرەپێدانە بەلایەنی دەوڵەمەندی کەلتوری ئاینەکان ینی ئەمە قسەی من نییە قسەی ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەیە کە ڕۆژانە مانگانە ساڵانە بەبێت تەحەیوس دێن لە هەرێمی کوردستان وەکو مراقب هەموو ئەو بابەتانی کە لەسەر پێکەوەژیان هەیە راپۆرتەکان ئامادە دەکەن و ساڵانە ئەعلانی دەکەن دوایین راپۆرت پێم خۆشە ئاماژەی پێ بکەم راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکایە کە زۆر بەبایەخۆ باسی هەرێمی کوردستان دەکا لەسەر مەسئلەی بایەخدان بە ئازادی ئاینی و ئەو عەدالەتی لە بینی ئاین و ئاینزاکان کراوە. زۆر باشە کاکەمیر ئەمڕۆ دکتۆر زیندار زێباری لە جنێڤ گوتارێکی هەبوو لە چوارچەوەی گوتارەکەیدا هەندێک ئەرقامی باسیر کە ڕاستی ئەرقامەکان جێی سەرنج بوون بۆ من کە باسەوە دەکاتن لە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی 35 یاسا دەرکراون بۆ ڕۆبەڕووبوونەوەی گۆتاری ڕقۆکینە بۆ بابەتی زیاتر بەرەو پێشچوونی پێکەوە ژیان و ڕوبەڕووبوونەوەی جیاکاری بە شێوەیەکی گشتی 7 ڕەشنووسیش ئامادە کراون ئەم قامانە ئەکەن دێک باز بکەیت چۆن نییە بەڵێ بەتەکید ئێمە جەخت لەوە دەکەینەوە کە شاندی بەڕێزیان بەر لەوەی کە سەفەری وڵات بڵێن سەفەری ڕۆژئاوا بکە لە ژنێڤ ئیتفاقی ئەوە بوو کە لەگەڵ هەموو لایەنەکان ئەو ئەرقام و داتایانە کۆ بکاتەوە لێ کە بە زمانێکی فەرمی لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان باسی بکە بەس بەر لەوەی کە بەڕێز دکتۆر دیندار زێباری لەو مەحفەلە باز لەم ئەرقامانە دەکا من پێم خۆشە بەبیر بەڕێستان و بینەرانی خۆشەویست بێنمەوە پارساڵ لە 18/6 کە ساڵانە ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف لەسەر ئەو بابەتێک کە باست کرد یادی ڕوبەڕووبوونەوەی گوتاری ڕقەبەری خیتابی کەڕاهێت دەکەن بە سەرپەرشتی خودی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ئەو لیجانانەی کە بەڕێز شتان لە ناو لیجانەکە بوون ئەو لیجانانەی کە دانرا لەسەر بابەتی ڕوبەڕووبوونەوەی خیتابی کەڕاهێت ئەوەی چێک بوو لەو میساقانەی کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پەیماننامەیەک لە بینی ئاین و ئاینزاکان لە بینی هەموو مەرجعیاتەکان ئامادەکاریمان کرد ئامادەسازیمان کرد بەر لەوە ئێمە گەڵاڵەی ئەو وەسیقە بکەین دامن بە مەرجعیاتەکان هەر تێبین و ملاحەزە و سەرنجێشان هەبێ بۆمان بگەڕێنەوە دواتر ئێمە سیاغی بکەین ئەمە پاڵپشتی ئەو قەراراتانەیە یاخود ئەو ڕێنمایانەیە کە بەڕێز دکتۆر دیندار زێباری لەم مەحفەلە ئەمڕۆ دوێنێ باسی کردووە ئەمە تەرکیزی ئێمە وەکو مەحفەلە دینیەکە بەبیر ئەوەی بەڕێز و بینەران بێنمەوە کە میساقێکە تەرکیز لەسەر ئاشتی کۆمەڵایەت و ئاین و ئاینزاکان دەکاتەوە ئەو میساقا وایە کە ئێمە لە کوردستان بە هیچ شێوەیە خوا نەخواستە لا سامح الله هەڕەشە هیچ هەڕەشەیەک هیچ تەحدیدێک لەسەر ئاین و ئاینزاکان نەبێ هەرچەندە بەر لەو میساقەش ئێمە لە ڕووی کەلتوری پێکەوەژیان و ئاین و ئازادی ئێمە کەلتورێکی دەوڵەمەندمان هەبوو بەڵام ئەم میساقا کە پارساڵ بە لایەنی هەموو مەرجعیاتە دینیەکان گەڵاڵە کرا خۆشبەختانە ئێستا ئێمە داومانەتە هەموو قەنەواتە دیبلۆماسیەکان و سەفارەتەکانی دنیا ئێمە کاری لەسەر دەکەین ئەمە تەرکیزکردنە دووپاتکردنەوەیە لەگەڵ ئەوانی کە بەڕێز دکتۆر دیندار زێباری باسی کردووە لە مەحفەلی دەرەوە بۆ پارێزگاری و پاراستنی هەموو ئاین و ئاینزاکانە لە هەرێمی کوردستان دەست خۆش بیتن محەممەد تە پرسیارماینە زۆر باشە ئاخر پرسیار ئەگەر بکەین ئەمیر کاکەمیر دەربارەی ئێستا وابزانم وەکو وەزارەتی ئەوقاف خەریکی پرۆژەیەکن کە پرۆژەکەش دروستکردن و ئامادەکردنی پەرتوکێکە جیاواز بە پەرتوکەکانی تر کە هەموو لایەنەکانی پێکەوە ژیان و دژاتی یان ڕۆبەڕووبوونەوەی گوتاری ڕقبەری لە هەرێمی کوردستان ئامادە بکەن ئەگەر باسی ئەم پرۆژە بکەی بە کورتی بەڵێ دەستە خۆش بێ پرۆژەیەکی گرینگە ئەم بابەتە ئەوەی کە جەنابەت پرسیارت کرد ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لەگەڵ هەموو لایەنەکان لیژنەیەکمان دروست کردووە بۆ تەلیفکردنی ئەو پەرتوکە ئەو کتێبە لەسەر هەموو ڕەهەندەکانی پێکەوەژیانە لە هەرێمی کوردستان ئەو کتێبە لە ماوەیەکی نزیک دەکەوتە بەردەستی خوێنەران دەکەوتە بەردەستی هاونیشتیمانیان پڕە لە زانیاری پڕە لە مێژوو پڕە لە
بابەتی جوان سەرنجڕاکێش یان یەکێکە لەو پرۆژە هەرە گرنگان پرۆژەکەی وەزارەتی ئەوقاف پرۆژەکە تایبەتە بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی من پێم خۆشە ئەگەر نی دقە مەجال هەبێ لە پاش ئەو پرۆژەیە ئێمە دەمانوێت لە کۆتا ئەگەر ئەم کابینەیە کۆنگرێت ببەستین ئەگەر دەرفەت هەبوو بەڵێ ئێمە دەمانوێت کۆنفرانسێک ببەستین لەسەر مستەوەی عراق و ناوچەکە بە ناوی لوتکەی ئاینەکان ئەو ڕۆژە لەگەڵ بەڕێز دکتۆر مەلا عەبدوڵڵا سەرۆکیەکێتی زانان ئەو شتەمان باس کرد دواتر جەنابی وەزیر ڕەنگە موافقە بدا ئەمە یەکێکە لە کۆنفرانسە هەرە گرینگەکان لەسەر ئاستی ناوچەکە. دەستخۆش بەڕێز ئەمیر عوسمان ڕێڤەبەرێ پێکڤەژیانە لە وەزارەتی ئەوقاف و کاروبارên ئاینی گەلێکی سوپاس بۆ ئامادەبوونەوە. زۆر سوپاس.